باس لە دیدارێک دەکەین کە ئەم دیدارە ئەمڕۆ بەڕێوە دەچێت لەژێر ناوی یەکەمین دیداری ڕێکخراوی شێخانی تاڵبانی بۆ ئاشتی و پێکەوەژیان. دیارە لەم دیدارەدا چەندین ڕەهەندی جیاواز وەکو کۆمەڵایەتی پەروەردەیی و هەروەها ڕۆڵی ڕاگەیاندن لە ئاشتی و پێکەوەژیان چەند بابەتێکی دیکە خۆت چەند چەمکێک باز دەکرێت کە کاریگەری دەبێت لەسەر ژیانی هاوڵاتیان لەسەر دۆخی سیاسی و کۆمەڵایەتی تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز پرۆفیسۆری یاری دەدەر دکتۆر ڕێبەر گۆران کە بەڕێزیان وەکو سەرپەرشتیاری دیداری ڕێکخراوی شێخانی تاڵبانی بۆ ئاشتی و پێکەوەژیان لە ستودیۆی بەیانی کورسات نیوزمیانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونیت بە خێراتی. بارینتان باش. زۆر سپاس. ئامانش لە ڕێخستنی ئەم دیدارە چییە کە دیدارێک ساز دەکەن بۆ ئاشتی و پێکەوەژیان؟ دەتانوێت لەم دیدارەیە چۆن کۆمەلگا چۆن تەواوی چەمکەکان یاخود لایەنە سیاسیەکان پەروەردە ڕاگەاندن ئاراستە بکەن؟ ئێمە تەمەن ڕێکخراوێکی کوردستانین بۆ ماوەی 2 ساڵە دامەزراوین. لە ساڵی نوێی کارکردنمان لە چوارچێوەی ئەو 4 پرۆژەی کە پێشەشمان کردو بە فەرمانگەی ڕێکخراو ناحکومەکان ئەمڕۆ لە پرۆژەیەکەم و دەست پێکەین کە دیدارێکی ڕۆشنبیری و هەروەها ئاکادمیشە. ماوەی 1 ڕۆژە ئێمە لە چوارچێوەی 3 پانێڵ بە بەشداری کۆمەڵێک مامۆسای زانکۆ و چالاکوانانی مەدەنی و کۆمەڵێک ڕۆشنبیر و میدیاکار ئەمانوێ پەیامی ئەوە بدەین کە یاخود گفتوگۆ بکەین لەسەر ئەو ڕەهەندە جیاجیانی کە پەیوەندیدارە بە بابەتی ئاشتەوایی کۆمەڵایەتی لە هەرێمی کورسانە بە شێوازێکی گشتی. ئێمە پێمان وایە لە ڕاستی لەسەر ئاسی تاک و گروپ لە هەرێمی کورسانە بەهۆی ئەو قەیرانە جۆرا و جۆرانەی کە لە هەرێمی کورسانە ڕوویداوە لە ماوەی 2004 بەدواوە، پێمان وایە لە ڕووی کۆمەڵایەتیەوە یاخود سیستمی کۆمەڵایەتی لە هەرێمی کورسانە تا ڕادەیەک بابەتی ئاشتیەکەی پێوە دیارە یاخود لاسەنگە. بۆیە ئەو بەڕێزانەی کە بەشدارن ئەمڕۆ خەڵکی پسپۆر و شارەزا و مامۆسای زانکۆن ئەکادمین لە ڕەهەندی پەروەردەیی و ڕاگەاندن و سیاسی یاسایی کۆمەڵایەتی و ئاینەکەشەوە بەشدارە بن. سێتەوەرە لە تەوەری یەکەمیانە ئەو بەڕێزانی کە بەشدار بن 4 مامۆسای زانکۆن خەڵکی دیار و ئەوانە وەکو پرۆفسۆرای دەر دکتۆر سەید ئەحمەد بەرزنجی لە ڕووی ئاینیەوە لەسەر پێکهاتەکان مێژووی پێکهاتەکان شتێکمان پێشەشەکە و هەروەها دکتۆر بەختیار تاڵەبانی هەر بە هەمان شێوە بابەتێکی لەبارەیەوە و کاکەرێم کاکەیی وەکو چالەکوانێکی مەدەنی لەگەڵ دکتۆر لوقمان سیوەیلی ئەم بەڕێزانە لە ڕووی یاخود لە ڕەهەندە کۆمەڵایەتی و ئاینەکەیەوە تیشکە خەن یاخود 50 سەرنجەدەن لەو بابەتانی کە پەیوەندیدارە بە بابەتی ئاشتەوایی کۆمەڵایەتی لە هەردوو ڕەهەندە سەرەکیەکەی. تابەن تەنها ئێمەوە نییە پێشەشکنی بابەت بێ بەڵکە دەرفەتێکی باشە دێن بۆ میوانە بەڕێزانی کە بەشدارن بۆی لەو زانیاریانەی کە پێشەشکرێ و پاشان لە زانیاریەکانی ئەوانەوە بۆ هەریکێک لەو 3 پانێڵەی کە تا کاتژمێر 4 عەسر بەردەوامە لە کۆتاییە دەرچەیەک یاخود دەرەنجامێکی ئەو بابەتانە و گفتوگویانە کۆکەینەوە و لە کۆتاییدا بە راپۆرتێک بەرزی کردەوە بە فەرمانگەی ڕێکخراوەکان و بیدێن بە پەرلەمان بیدێن بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوی باز لەوە بکرێت وەکو ڕێکخراوێک یاخود دەسەڵاتی پێنجەم لە هەرێمی کورسانە ئەرکو بەرپرسیارەتێکی خۆمان جێبەجێکەین کە ئەویشەوەیە بزانین لەکووا کێشە و گرفتەکان هەن بۆ بابەتی ئاشتەوایی کۆمەڵایەتی لە هەرێمی کورسانە. بەڵێ دکتۆر دیارە چەند ڕەهەندێک لەم دیدارەدا دەستنیشان کراوە بە دیاریکراوی چۆن بێ پەنجە خراوەتە سەر ئەو ڕەهەندانە تا باسی لەوە بکرێت. بەڵێ مەسەر لە ڕووی کۆمەڵایەتیەوە چین ئەو بابەتانەی کە لە ڕووی خێزان لە ڕووی فرێژنی لەسەر بابەتی کۆچ بۆ نمونە لە باسەر بابەتی نەخوێندەواری و هەروەها بڕۆ بۆ ڕەهەندە ئاینەکەی مەسەلەن دین و پیاوانی دینی و دیدا و ڕوئیا و تێگەیشتنی ئێمە چنێکە بۆ دین و تا چنێک دین و پیاوانی دینی لە هەرێمی کورسانە توانیویانە لەسەر بابەتی ئاشتەوایی کۆمەڵایەتی لە ڕێی پەیامەکانیانەوە لە ڕێی دروشمەکانیانەوە لە ڕووی ئامۆژگاریەکانیانەوە توانیویانە کە تاکو گروپەکان لە هەرێمی کورسانە بکەن بە تاکو گروپێکی ئارام سەقامگیر لێبوردە هاوکار و یەکسان لە ناو کۆمەلگاتە کە ڕنگدانەوە هەبێ. ئێمە پێمان وایە لە هەرێکێک لەم ڕەهەندانەوە بڕۆین بۆ سیاست بە هەمان شێوە بڕۆین بۆ بڕوارە یاسایەکەی بە هەمان شێوە. مەسەن لە ڕووی یاسایەوە پێمان وایە کە نەبوونی دەستور یاخود بەشێکی زۆر لەو یاسا ڕێسانی کە هەن لە هەرێمی کورسانە وەکو یاسا و کوڕێنمایی دەرچوت بەڵام تا چەندێک هەم دەستگا حکومیەکان تا چەندێک تاکو گروپەکان لە کۆمەلگای پەیوەندیدار بوون پێوەی ئایا یاسا لە هەموو شوێنەکە سەرۆرە یاخود بۆ خەڵکانێک جێبەجێکرێ بۆ خەڵکانێکی تر تایدا بە ڕۆژی ڕووناگۆکو کردووارێکێڵێ لە یاسار دەردەچیەوە پەیوەندی نابێ بە یاساوە و لە هەمووی گرنگتری مێدیا لە ڕاستیدا ئێمە بن بۆ خۆشمەکو پسپۆرێک لە بواری میدیا هەمیشە دەڵێن کە چەندێک دەسەڵاتەکانی تر یاخود سێکتەرەکانی تر ڕۆڵی هەبوو لەوەی کە ئاشتەوایی کۆمەڵایەتی لە هەرێمی کورسانەگە دروستی کردوێ میدیا پێمان وایە بەقەدەر هەموو سێکتەرەکانی تر ڕۆڵی هەیە. بۆچی چکە بەشێکی زۆر لە میدیاکان لە قەیرانە لە ڕاستیدا ئەویش ئەوەیە کە
قەیرانی دارایی هەیە قەیرانی تەکنەلۆجی هەیە قەیرانی ڕایان کادری هەبێ یاخود سەپۆرتی ئەم دەستگا میدیایانە هەیە بەشێکی زۆری میدیاکانیان حزبین یان ئەوانن کە لە ڕێی هەندێک گروپ و کۆمەڵی دیاریکرا و هاوکاریەکردن بۆیە نەبوونی میدیایەکی نیشتیمانی لە ڕاستیدا و پاشان هەنگاوەکانی چوونە سەرپی تاوەتی دەستگا میدیاکان بەگشتی لە هەرێمی کوردستان ئەمانش بۆ خۆی دیسان ڕنگدانەوە هەیە بۆچی لەو ڕوانگەی کە میدیا کۆمەڵێک ئەرکی هەمومان پێی ئاشنین ئەم ئەرکانە خۆی لە بنەڕەتە ئەرکێکی پۆزتیفین ئەرکێکی ئەرێنین بەڵام زۆر جار دەبینی ئەم ئەرکانە ڕنگدانەوەیکی نەرێنی هەیە لە ناو کۆمەلگادا لەبری ئەوەی تاکێکی کارا و ئارام و سەقامگیرمان بۆ دروستکە زۆر جار بۆتەوەی ئەوەی کە ئەم تاکە نائارامە بۆتەوەی کە ناسەقامگیری کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگای کوردیدا دروستکات بەڵێ کەواتە دەکرێت بڵێ ئەم دیدارە دەرفەتێک دەبێت بۆ ئەوەی تەواوی چمکە جیاوازەکان تاوی لایەنە جیاوازەکان بە ئاراستێکی دروست هەنگاو بنێن بۆ کارکردن بەڵێ بێگومان وەک بەڕێستم و جگەل لەوەی کە ئێمە گفتوگویەکی زۆر کۆمەڵی خەڵکەسانی معنی تەنانەت بەشێک لە وەزیرە بەڕێزەکانیشمان داوت کردەوە پەرلەمانی کوردستان بۆ نمونە ئەنجومەنی وەزیران جگەل لە مامۆسانی زانکۆ ڕێکخراوەکان ئێمە کۆتایی بڵین تەواوی ئەو ئەنجامانی یاخود دەرەنجامانی کە لە ناو دیدارەکەی کۆکرێتەوە وەک بڵین باسم کرد لەگەڵ بەڕێستان ئەوەیە کە دەیدین مەلایەنە پەیوەندیدارەکان تەنها بۆ ناوسین یەک ڕۆژ ئێمە بین و کۆمەڵی گفتوگۆ بکەین و لە ڕێی میدیا و ڕووماڵکردی کۆتایی پێبێ نەخێر ئێمە هەم بەرزی دەکەینەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان چکە مەرجەعمانە لە ڕووی کاری ڕێکخراوەیی بۆ ئەنجومەنی وەزیران بۆ پەرلەمان تەنانەت بۆ بەشێک لە میدیاکانیش ئەگەر پێویستکە و لە ڕێی وێبسایتی ڕێکخراوەکەشمان وەڕاستی ئەمە دەرچەی هەموو ئەو بابەت و هەموو گفتوگویانە دەخینە ڕوو و دووبەداداچوونیشی بۆکەین لەو ڕوانگەی کە مەبەستمانە لە ڕاستیدا ئەوەی کە ئەمڕۆ پێی هەڵدەسین بە دوای ئەنجامەکانی دابکەین و بتوانێت جێی خۆی بگرێت لە ناو کایی کۆمەڵایەتی سیاسی لە هەنێمی کوردستانە. بەڵێ دکتۆر دەمێ ئەو پرسم لە ئێستادا پێکەوە ژیان یاخود پێکەوە ژیانی ئاینەکان هەروەها ئاسایشی نەتەوەیی با بڵێن بە هەموو لایەنەکانی دیکەوە لە ئاستێکی پێویستدا نییە وا بیر لەوە کراوەتەوە دیدارێکی لەم شێوەیە ببەسترێت بەڵێ ڕاستە ڕەنگە ئێمە لە ڕووی دینیەوە گفتوگویەکی زۆر کراوە لەسەر و بابەتە تەمان و ئەم ڕۆژ دیسان پێشەشەکری ئێمە ڕەنگە لە ڕووی دینیەوە گەرسێ بکەین بۆ نمونە ئێمەی ئیسلام یاخود مسلمان ڕەنگە کەمترین کێشە و بەرکەوتنمان هەبوو بێ لەگەڵ دینەکانی تدا بە تایبەتی دینی مەسیحی کە لە هەرێمی کوردستان هەیە بەڵام لە ڕووی نەتەوەیی لە ڕووی کەمایەتی ڕەنگە و بابەتانە ڕەنگی دابێتەوە بەسەلەن ئێمە وەکو کورد نەتەوەیەکی لەگەڵ هەرێکی لە نەتەوەکانی عەرەب تورک فارس بە بەردەوامی مێژووی کورد ئەگەر دیقەت بین گەڕینەوە بۆ مێژوویەکەی لە ڕاستیدا بەرکەوتنمان لەگەڵم نەتەوانەدا هەبووە لەگە بەشێک لە کەمایەتەکان بۆ نمونە لەگەڵ تورکمان ئەمانەی ئێمەوە بڵین کە هەرێمی کوردستان وەکو نمونەیەک هەمیشە سیاسەکانیشمان و سەرکردەکان باسی دەکەن یاخود کاری لەسەر دەکەن ئەوە بێ کە نمونەیەکی جوانی ئاشتەوایی و پێکەوەژیان بێ ئێمە لەو ڕوانگەیەوە دەڵێن ئەگەر ئەو هەنگاوانەی تا لە ڕابردوودا چی پێش ڕاپەڕین و پشت چی دوای ڕاپەڕینرابێ لە ڕووی سیاسی و لە ڕووی بڵێنەتەوەیەوە هەوڵ بدەین کە ئەمانە بەهێزکەین ئەوانەی کە خاڵی بەهێزن زیاتر کاری لەسەر کرێ سەرنج بخرێتە سەرەوە یاخود تش بخرێتە لەسەر ئەو کەم و کورتیانەشی کە لێسەردا ڕووی داون بە تایبەتی باسم کرد لە 2014 بەدواوە و بێگومان سێکتەری سیاسی ڕۆڵێکی کاریگەری هەبوو لەوەی کە ڕنگدانەوەی هەیە لەسەر تاکی کورد کە تاکێکی نائارام بێ میدیا ڕۆڵی هەبوو پەروەردە ڕۆڵی هەبوو هەموو ئەم سێکتەرە گرنگانە دەتوان ڕۆڵ بگیرن چکە لە ڕاستیدا ئێمە پێمان وانە بێت کە تەنها دەسەڵاتە فەرمیەکان لە هەرێمی کوردستان ناتوان سیستمێکی کۆمەڵایەتی ئارام لە هەرێمی کوردستانە دروستکەن واتە تەنها ئەرکی سیاسەکان و دامودەزەکانی دەوڵەت نییە بەڵکە ئەرکی پەروەردەیە پەروەردە ئێمە مناڵێک کە دەچێتە ڕەوزە پاشان بۆ بنەڕەت و تا دەچێتە زانکۆ و تاو دەکا هەموو ئەم قۆناغانی خوێندنی لە ڕووی پەروەردەی و زانستیەوە محەتەیەکی وێزگێکی زۆر گرنگە دەتوانین تاکێکی ئارامی تا دروستکەین و بڕۆ بۆ یاسا ئێمە یاسا و ڕێساکان وەک باسم کرد بەڕاستی لە دەستورەوە بۆ یاساکان و جێبەجێکردنی یاساکان و سەربەربوونی یاسا لە هەمووی گرنگتر ئەوەیە کە دەتوانێت ڕۆڵێکی باش بگەڕێ بۆ تاکێکی ئارام بۆیە پێمان وایە ناڵین ئاشتاوایی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە لە دۆخێکی خراپدایە یاخود لە ژێر هێڵی سوورەوەیە بۆ نمونە بەڵام هەست دەکەین بۆی کە لە بەشێک لەو کێشە و گرفتانەی بە تایبەتی کێشە و گرفتە سیاسەکان دۆخی ئیداری دۆخی سیاسی دۆخی ئابووری و تەنانەت ڕنگدانەوەشی بۆ سەر دۆخی کۆمەڵایەتی هەبووکە کۆمەڵەیەک دیاردە و دۆخ لە ڕووی کۆمەڵایەتی و لە هەرێمی کوردستانە دروست بوون کە بەڕاستی نامۆ بوون بە کۆمەلگای کوردی ئەمانە هەمووی پەرچەکردداری ئەو قەیرانە جۆرا جۆرانەیەکە لە ساڵانی ڕابردوو و هەرێمی کوردستان بووە. بەڵێ دکتۆر باسدەوە کرد کە هێنانەکەی ئاشتی و پێکەوەژیان پەیوەندی بە پەروەردە بە سیاست بە میدیا بە مامۆستایانی ئەنی چەندین لایەنی دیکە هەیە
پرسیارەکە ئاڕاستی ڕۆڵی ڕێکخراوەکان دەکەم کەواتە لەم نێوەندەدا ڕۆڵی ڕێکخراوەکان بە شێوەیەکی گشتی لە ئاشتی و پێکەوە ژیان و چارەسەرکردن یاخود پەنجە سەرخستنا سەرکێشەکان چ ڕۆڵێکی بینیوە؟ بەڵێ ئەمە هەمومان ئاشتین بۆی کە پێنج دەسەڵاتەکانی کە لە هەموو سیستمێکی کۆمەڵایەتیدا هەیە جگە لە دەسەڵاتەکانی یاسادانان جێبەجێکردن دادوەری دەسەڵاتی چوارەم و پێنجەمانێک کەمانە پیان دەسەڵاتە نافەرمیەکان ئەیش میدیایە دەسەڵاتی چوارەم و دەسەڵاتی پێنجەم ڕێکخراوی NGO-کانە لە ڕووی ژمارەوە بەداخەوە توانمەوە بڵێم کە ئێمەی وەکو ڕێکخراوێکی NGO تەنانەت فەرمانگەی ڕێکخراوەکان و بەشێکی زۆری چالاکوانان هەمیشاڵ سنگدانیان بۆ کە لە ڕووی قەبارەوە ڕێکخراوێکی زۆرمان هەیە بەڵام بەداخەوە بەشێکی زۆری ئەم ڕێکخراوانە ڕەنگە نەیانتوانی بە بەپی پێویستکارەکانی خۆیان جێبەجێکن ئەوژەوەیە کە نەحکومەت سەپۆرتی ڕێکخراوەکان دەکا و نەکوەکو پێشووتریش بەشێک لەو قورسولگەری و ڕێکخراوە NGO ڕێکخراو نێودەوڵەتانی کە هەبوون فەندەکانیان کۆمەڵێک فلتراتی زۆر گرنگیان داناوە یاخود بربەستی زۆر هەیە بۆی کە تۆ بتوانی فەندێک یاخود سەرچاوەیەکی دارایی بۆ خۆ دابینکەی بۆیە بەڵام گرنگە ئێمە نەوەستین هەر چاوەڕوانی ئەوە نەبین کە حکوومەت یاخود لایەنێک هاوکاریمان کا بەڵکە هەڵچین بۆ ئەرکە سەرشانی خۆمان کە ئەیژەوەی بتوانین وەکو دەسەڵاتی پێنجەم ڕۆڵ بگێڕین بۆ ئەوەی کە لەناو کۆمەلگایە کاریگەری خۆمانمان هەبێ و ئەرکەکانمان جێبەجێ بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بووە پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ڕێبەر گۆران کە بەڕێزیان وەکو سەرپەرشتیار یەکەمین ئیداری ڕێکخراوی شێخانی تاڵبانی بۆ ئاشتی و پێکەوەشیان لامان میوان بوون دووبارە سپاس زۆر سپاس.